لە ساڵی 2021 لە فڕۆکەخانەی سلێمانی نزیکەی 281,770 گەشتیار لێرەوە سەفەریان کردو و هاتوونەتەوە. ئەگە بەراوردیکە لەگەڵ ساڵی 2020 کە نزیکەی 124,223 کەس لە فڕۆکەخانەی سلێمانیان بەکارهێناوە نزیکەی 127 زیاد کردو لە ساڵی 2021. واتە ساڵی 2021 گەشتەکان زیاتر بوون، ژمارەی ئەو فڕۆکانی کەوا فڕۆکەخانەی سلێمانیان بەکارهێناوە بۆ هاتن و چوون فڕۆکەی گەشتیاری نزیکەی 5175 جموجۆڵی فڕۆکەمان هەبوو بێژگە لە جموجۆڵی فڕۆکەی تایبەت و سەربازی و هەروەها ئیڕاهێنان. لە ساڵی 2021 6174 تەن نزیکەی لە فڕۆکەخانەی سلێمانیەوە هاوردە کراوەتە فڕۆکەخانەی سلێمانی بۆ ناو هەرێم، کە ئەمە زۆر کەمتر لە ساڵی 2020 بە ڕێژەی 139 لە ساڵی 2020 کەمی کردووە. لە ساڵی ڕابردووە ساڵی 2021 بنکەی نشینگەی فڕۆکەخان لە چەند چالاکیێکی گرنگدا دەستی کردووە بەسەر چەندین بەڵگەنامەی تەزویردا کە ژمارەکان 84 بەڵگەنامەیە لە فیزەی تەزویر لە گۆڕینی ناو لە گۆڕینی وێنە و هەروەها لە فیزەی تەزویر و ساختەکاری لە چەندین دۆکۆمنتە. لە ساڵی ڕابردوودا بڕی خەرجی ئەو پارەی کە کراوە بۆ چاکسازی و هەروەها پرۆژەی بچووک لە فڕۆکەخانە نزیکەی 1,058 ملیۆن دینار و هەروەها 182,057 دۆلار بۆ لە فڕۆکەخانە. بەتەکانی ترە لە ساڵی ڕابردووە 42,442 سەروڵاغ لە فڕۆکەخانەی سلێمانیەوە داخلی هەرێمی کوردستان بووە و هەروەها چەندین گۆشتی جۆراوجۆر کۆنترۆل کراوە و دەستی بەسەرا گیراوە چونکە بەپێی ڕێنمایەکانی ڤێرتێنەری نەبووە. لە ساڵی ڕابردووە 48 تەن بابەتی گوڵی سروشتی و میوە سۆزە داخلی فڕۆکەخانەی سلێمانی بۆ کە کارمەندانی کەرێنتینەی کشتتوکاڵ چەند ئەندازیاری کشتتوکاڵین هەڵدەستن بە کۆنترۆلکردن و دڵنیابوون لەو بەروبوومانە کەوا بەپێی ڕێنمایە تەندروستیەکانی کشتتوکاڵن بۆ داخلبوونیان بۆ فڕۆکەخانە.